السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله. سڵاوی خوا لە خوشکی بەڕێزم دایکی محەممەد. وەجبیا خۆ سەلامەتی مامۆستا. مامۆستا ئەوە هاوسەرەکەم 3 مانگە وەفاتی کردووە. قەبرەکەی هەفتەیە نەچیت ئەو قەبرەبانەکەی هەر پەڕە وشکەوە نابێ هیچ بۆنێ خۆشی شیگەوە دێ. بەڵێ ینی هەر گوڵەکە تەڕە خۆڵەکەی بانی هیچ وشکەوە نابێ خۆڵەکەی هەر پەڕە کە خۆڵەکەشی تۆزە لادەی بۆنێ خۆشی لێوە دێ. مێردەکەت چۆن بوو دایەکی محەممەد؟ ئەو خوا لێ خۆش بۆ پیاوێکی ڕوو لە خوا و ساڵح بوو الحەمدولله. ئەر وەڵڵا مامۆستا نوێژوەتریە کرد شەو نوێژیە کرد پێنج فەرزە لە مزگەوت بوو بە حەیاتی بەحسی کەسی ناکرد. ئەو نیشانەیەتی نیشانەکانی بەخستەی بەخێوە کرد. بەئیزنی خوای گەورە دڵت خۆش بێ کە جێگەی بەهەشتە. ئەوە موژدەی خێر حەقیقەتە. زۆر موسڵمانی ئیماندار هەیە لە کوردستانی خۆماندا ئاوا بیندراوە لە جیهانیشدا لە کتێبەکانی شاهەیە سوبحان الله قەبرەکەیان بۆنی لێدێ بۆن عەتری لێدێ ینی بۆن میسکی لێدێ. وەڵڵا ئەمیش ئاوایە جاهێڵیش بوو مالیت 73 بوو وەڵڵا ئەدوای خۆشیش بووە. مناڵودیشی بەدێشت بوو بە نەخۆشی وەفاتی کرد. ئارە وەڵڵا هەتا 3 مانگ پێشی سەر لە بەردەم خەستەخانەی هەرێم هاتین داوای لەوێ توماندی وتمان دوعای خێری بۆ بکەیتر. ڕاستە وا جەنابتان بینی ئینشاڵڵا بەئیزنی خوای گەورە هەر نەخۆشیەکەشی بۆتە ڕەحمەت. ئینسان زۆر نەخۆشی هەیە دەیگەێنێتە پلەی شەهیدی قیامەت دەیگەێنێتە شەهیدانی قیامەت. دڵت خۆش بێ دایکی محەممەد یا ڕەبی خوا جزای تۆش داتەوە کە هاوسەرێکی وەفاداری و کە ئەوە بە جوانی بەیەکەوە ژیاون و الحەمدولله دڵتان بە یەکتری خۆش بووە. دڵت دایمە بەوە خۆش بێ کە بەهەشت هەیە بەهەشتی نەبراوە بە ئومێدی خوا لەگەڵ باوکی محەممەدا هەتایە بە خۆشی بە کامەرانی بەبێ نەخۆشی بەبێ دڵ ناخۆشی بەبێ فەقیری و هەژاری هەمیشە بە یەکەوە دەبن. ئینشاڵڵا جێگاتان بەهەشتە و قسەش لەسەر و بابەتە زیاتر 15 ڕۆژ بوو لە غەیبوبەیە بوو ئەو شەوەی لێم وەفاتی کرد زەختی دابەزی بەس بە زمانی لا ئیلا الله یەکرد. من كان آخر كلامه لا إله إلا الله دخل الجنة. هل كسي خوا أولو تفيل قلاب كا دعاو الشكاني جاني لا إله إلا الله بيوم مجدي لي بك جاي بهشتا زي إنسان كبهشتي دعاء سبوا من بك دوم الصغوة الشدايم بدلني أي ودلت تنگ دبي إنسان أو خوش يستو عزيزة كهاوسر لحمو كز دين نزيك تري لدواي دايكو باو كيس كسب أندازي هاوسر لإنسان نزيقني أوج وفاداري إن شاء الله قصي خير يشد بودا كم دايكي محمد يا ربي خالص زي بخير داته وخالص صبرين إن شاء الله لقل هاوسري رحمتي بتبوش محمد الجواد خال لقل بخشك باشكم يا ربي خالص صوري دلو درين الدا دايشي محمد هاوسركي وفاتي كدو سي مانغا الله زور لخواب أهل طاعت وعبادته الشونيش بو ڕاستە من لە خەستەخانەی هەرێم جەنابتانم بینی بە نەخۆشی وەفاتی کردووە. یا ڕەبی خوای گەورە لێ خۆش بێ ئەڵی بۆنی گڵەکەی وشک نابێتەوە بەم گەرمایە و بۆنێکی خۆشی لێدێ. ئەوە نیشانەی عاقبەت خێریە. ئەوە نیشانەی ئەوەیە ئەولیاکانی خوا بەڕێزان زۆرن لەسەر زەویدا لەو خولیەت لە قولی بەد واللهی ئەم دنیا لە پیاوە ساڵحەکان خاڵی بێ بڕواتان هەبێ ژێرا و ژوور دەبێ. ئەوەندە پیاوی ساڵح و ئەولیا و خواناسمانەیە وێدەوارم باوکی محەممەد هاوسەری دایکی محەممەد یەکێک بێ لەو ساڵحانە کە ئەوە الحەمدولله دوای ئەو بێهۆش بوونەکە بە ئاگا هاتۆتەوە توێتی لا إله إلا الله محەممەد رسول الله. هەر کەسێکیش آخر وشەی لا إله إلا الله بێ جێگای بەهەشتا. زۆر دڵت خۆش بێ دایکی محەممەد کە هاوسەرەکەت ئینشاءالله یەکێکە لە ساڵحان و پیاوچاکان دڵنیا بە تۆش لەسەر ئەو ڕێبازی ڕاستی ئیسلامە لامەدا باوەشی پێداکە منداڵەکانە لەسەر ئەو پەروەردە ئیسلامیە پەروەردەکە لەسەر ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پەروەردەکە دڵنیا بە لە بەهەشتا بە یەک دەگەنەوە. سەفەری ئەو خۆی کرد ئەو نایەتەوە بۆ دنیا بەڵام تۆ بە ئیمانەوە چاوەڕێ بە لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بە لە بەهەشتی نەبراوەدا ئینشاءالله بە یەک شاد دەبنەوە هەتا جارێکی تر لە یەکدا نابڕێن. سوپاس بۆ خوا کە بە جوانی بە یەکەوە ژیان و بە جوانیش بەڕێتان کرد بۆ قیامەتی و لە خزمەتی دابوون بە نەخۆشی یا ڕەبی خوا پاداشتان داتەوە و ئەو جۆرە نەخۆشیەش ئینشاءالله بردوێتی ڕیزی شەهیدانی قیامەتەوە. خوا لێ خۆش بێ و خوا جزای بەخێرت داتەوە خوا سەبوری دڵ و دەروونت بدا. خەفەت بۆ کەسێکە نەعوذ بالله مێردەکەی نوێژ نەکرد بوو بێ ڕوو لە خوا نەبوو بێ مولحید بوو بێ ئەمە خەفەتی دەوێت ئەوە ماڵوێرانیە بەخوا ئەمانە هەر شکرانەی خوای دەوێت و ئەو دڵتەنگێش ئەوە نیشانەی وەفاداری هاوسەرە بۆ هاوسەرەکەی ئەو دڵتەنگی و ناڕەحەتی و گریانەش خوا هەر بە ئەجر و پاداش بۆ دەنووسێ. ئەوە نیشانەی وەفاداری تۆیە دایکی محەممەد خوا جزای بەخێرت داتەوە.